ژمارەیەک گەڕیدە و گەشتیار لە وڵاتانی کەندا و بۆ بینینی مۆنومنتی هەڵەبجە هاتوون. لە نێو مۆنومنتی هەڵەبجە دیمەنەکان تۆمار دەکات. ئەحمەد لە دەوڵەتی بەحرینەوە لەگەڵ گروپێکی گەشتیاری گەڕۆک هاتووە. دیمەنەکانی نێومۆنومنتی شەهیدانی هەڵەبجە کاریگەریان لەسەری هەیە، هەر بۆیە ئەو دیمەنانە تۆمار دەکات. ئێمە ئەمڕۆ سەردانی مۆنومنتی هەڵەبجەمان کردووە تا هەموو ئەو یادەوەرانە ببینین کە سەردەمێکە جێماون و لێرە دانراون. ئێمە گەشتیار دەچینە هەموو شوێنە گەشتیاری و شوێنەوارە مێژوویەکان بۆ ئەوەی ئەو وێنەی بە چاوی خۆمان دەیبینین بیگوازینەوە. خوای گەورە ڕەحمەتی خۆی بەسەر شەهیدەکاندا ببارێنێ و هیوای خێر و خۆشی بۆ ئەو وڵاتەش دەخوازین. وبالتالي نسأل الله الرحمة لكل. ئەم شاندەگەڕیدەیە کە لە وڵاتە عەرەبیەکانەوە هاتوون سەردانی مۆنومنتی هەڵەبجەیان کرد. لە پاش ئێرەش دەچنە سەرجەم ناوچە گەشتیاریەکانی سنووری پارێزگای هەڵەبجە لەگەڵ بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری هەڵەبجە بۆ ئەوەی لە نزیکەوە ئەو ناوچە گەشتیاریانە ببینن کە دەکەوێتە سنووری ئەم پارێزگایەوە. بەڕێکەوتون بەرەو هەورامان. سروشتی هەورامان و سەرچاوەی زەڵم بینینی دیمەنی ناوچە گەشتیاریەکان سەرنجی ڕاکێشاون. بە تامەزرۆیەوە سەیری هەموو جێگایەکی ئەو کوردستانە دەکەن. إقليم كردستان لديه 5 مقومات أساسية هي عامل جذب للكل. هەرێمی کوردستان 5 خاڵی بەهێزی هەیە بۆ ڕاکێشانی گەشتیارانی کەنداو. بوونی شوێنی کات بەسەربردن بۆ خێزانەکان و گەنجان، ڕێستورانت و قاوەخانەی مۆدێرن، هەروەها شوێنی بازارکردن، بوونی شوێنی گەشتیاری وەک ئێرە کە چێژ دەبەخشێتە تەماشاکارانی و هەروەها زەویەکیشە بۆ بەرهێنان. ئێمەش هاتوین وێنە ڕاستەقینەکە بوازینەوە کە ئێرە ئارامی و ئاسایش و خۆشگوزەرانی تێدایە و گەلێکن باوەش بۆ میوانەکانیان دەکەنەوە. وفيه سلام وأمن ورخاء وأن الشعب العراقي شعب مرحب ومضياف. أنا جدا سعيدا لما زرت هذا المكان. دڵخۆشم سەردانی شوێنێکی وا خۆشم کردووە و خەڵکەکەش خاوەن ڕەوشتێکی جوان و باشن. خەڵکەکە زۆر باشن و ڕێز لە میوان دەگرن. سوپاس بۆ عێراق، سوپاس بۆ هەولێر و هەموو ئەوانەی پێشوازیان لێ کردین. زۆر سوپاسان دەکەین و خوا پاداشتان بداتەوە. ئامانجی گەشت و گوزاری هەڵەبجە لە هێنانی ئەم گەشتیار و گەڕیدانەی وڵاتانی کەندا و ڕاکێشانی سەرنجی گەشتیاری بیانیە بۆ سروشتی جوانی ناوچەکان و گرنگیدانی زیاترە بەکردی گەشتیاری. کابینی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان گرنگێکی زۆری بە پیشانەوەی گەشت و گوزاریاوە. یەکێک لەو خاڵانەی کە لە پلانی درێژخایانی 8 ساڵەی گەشت و گوزار دایڕشتووە هێنانی گەشتیاری بیانیە لە وڵاتانی ئاسیا و خۆرئاوای و بە تایبەتی وڵاتانی کەندا. ئەم شاندا گەشتیاریە لە وڵاتانی سعودی و کوێت و عەمان و ئیمارات و بەحرینەوە هاتوون بە مەبەستی بینینی ناوچە گەشتیاریەکانی هەڵەبجە سەردانی ئەم پارێزگایان کردبوو. وا بڕیاریشە لە هەفتەی داهاتوودا گەشتیاری دیکەش لە وڵاتانی عەرەبیەوە سەردانی ناوچە گەشتیاریەکانی هەڵەبجە بکەن. ئەڤیناتا کوردستان 24 هەورامان.